بەناوی خوای بەخشندەی میهرەبان دانیشتنی ژمارە 3 ئاسایی خولی بەهارە خولی بەهارەی ساڵی دووەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان دەستی پێکردو. هەریەکە لە فراکسیۆنەکان بە بەرنامە و پرۆژەی جیاوازەوە دەستیان پێکردووە. فراکسیۆنی کۆمەڵیش چەندین پرۆژە پێشنیازی لە بەرژەوەندی خەڵک ئامادە کردووە و لە یاداشتێکیشدا داوای بانگێشکردنی سەرۆکی حکوومەتی هەرێم لەسەر دواکەوتنی موچەی فەرمانبەران دەکات. بۆ وەرزی یاسادانان پێش ئەوەی کە پەرلەمان کۆبوونەوەکانی خۆی ڕابگرێ ئێمە پرۆژە پێشنیازی خۆمان پێشکەش کردە. پرۆژە پێشنیازەکانی ئێمە لە چوارچێوەی خواست و داواکاریەکانی خەڵکە هەم لە دابینکردنی موچە هەم داوامان کردووە کە پرۆژە بودجە بێتە پەرلەمان و ئەو خواست و داواکاریانی کە ڕۆژانە خەڵک هەیەی ئێمە وەکو پەرلەمانتارانی کۆمەڵ یاداشتێکیشمان داوەتە دەستی سەرۆکایەتی پەرلەمان کە سەرۆکی حکوومەت بێتە پەرلەمان و لە پەرلەمانی کوردستان ئێمە لێ بپرسین کە داهاتی هەرێمی کوردستان چەندە بۆچی ناتوانین 2 مانگجارێک تۆ موچە دابین بکەیت و هەتا کار بگاتە ئەوەی کە پێویست بێ متمانەش لە سەرۆکی حکوومەت وەربگیرێتەوە. هەریەکە لە فراکسیۆنی یەکگرتو و گۆڕانیش ڕایانگەیاند. پرۆژەیان بۆ چاکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان ئامادەیە و ڕایشی دەگەێنن لە ئەدای پەرلەمانی کوردستان ڕازی نین. ئێستا خەڵک دەناڵێنە بەدەست ئەوەی کە 5 مانگە موچەی فەرمانبەران نەدراوە و بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە کەسبکاران نەیانتوانین بە کاسبەکان بوون و لەبەرەوەی کە موچەش نادێ ئەوانش لەلایەکی ترەوە زەرەکەین ئێمە 2 توێژمانەی هاوڵاتیان کاسبکاران هەر زەرمەندن و موچە خۆرانش لەبەرەوەی 5 مانگە موچەیان وەرنەگرتووە هەر زەرمەندن. دەبوو ئێستا بەڕای من یعنی کاری لە پێشنەی پەرلەمان باسکردن وایە لەسەر بابەتی پێنەدانی موچە و ئایا حکوومەت چ پلانێکی هەیە مەسەلەن بۆ ئەوەی ئایا ئەمە بەردەوامە بێ هۆی سەویتی فاقی کە هەیە بە لەگەڵ حکوومەتی بەغدادا ئەگەر ڕێک نەکەوتن پلانی چی تری ئەبێت ینی ئێمە قسەمان لەسەر ئەمە بکردە نەک لەسەر هەنێ بابەتی تر. پێمان وایە ئەولەوێت گرنگیدانە بە ژیان و قوتی هاوڵاتیان کە بابەتی موچە و معالەجەکردنی بابەتی موچە ئەویش لە ڕێگەی ئیسلاح دەبێت هەم لە داهات و هەم لە خەرجی بۆ ئەوەی کە تایبەت بوو بە خەرجی تەکید بۆ خۆتان دەزانن یاسایەکی بۆ دەرچێنراوە ڕێکارەکانی تەطبیقکردنی یاساکە بەردەوامە و هەوڵ بدەین قانونێک بۆ تەنزیمکردنی داهات لە هەرێمی کوردستان لەم وەرزەدا دەربکەین و بتوانین لە ڕێگەی کۆنتڕۆڵکردنی داهات و خەرجیەوە زامنی موچە و قوتی هاوڵاتیان بکەین. ئەمە بابەتێکی گرنگە لای ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان و پێم وایە لای زۆربەی فراکسیۆنەکانی نێوهۆڵی پەرلەمان. خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان زیاتر لە ساڵ و نیوێک بەسەر دەست بەکاربوونیدا تێدەپەڕێت بەڵام هێشتا نەبووتە جێگای خواستی خەڵکو و هیچ پرۆژەیەکی گرنگی بۆ باشکردنی دۆخی هەژاران و موچەخۆران پەسەند نەکردووە و لە لایەنێکەوە بۆ بەرژەوەندی حیزبیەکان بەکارهێنراوە.